داگیرکەر بەسەر هەر شارێکیان بەسەر هەر وڵاتێکی داوە یەکسەر یەکەم شت کە دەستی بۆ دەبا ژنان و مناڵان کە بە کۆلیان ئەەکەن کە لەوێ حکمی کۆلیەتیان بەسەردا دەجەسپێنن و کڕین و فرۆشتنیان پێدەکردرێت لە زۆربەی جێگاکان وەگەوەی کە لە کۆتا دیمان کە داعش چۆن پەلاماری شنگاڵیدا و کۆمەڵێکی زۆر ژنانیان بە دیل کرد وەکو کۆیلە لە بازارەکان ئەیان فرۆشتن و تەنانەت کۆمەڵێ شتی نابەجێ و ناڕەوشت بەرامبەریان ئەکرێت کە لە کاتێکە بۆ چەند جارێک ئەم ئافرەتە ئەکرێ بە کۆیلە ئەفرۆشێ و ئەکرێتەوە ئەفرۆشێ و ئەکرێتەوە تەنانەت زۆر جار لە هەمان ڕۆژدا بە چەند کەسێک مارە دەکرێ و زەواجی پێ ئەکرێت ئەبینی کە ژنان بە دەرەجەیەک پەلامار دەدرێن لەلای ئەو دەسەڵاتانە لەبەر ئەوەی کە خۆیان عقلێتەکەیان وایە عقلەتی پیاوسالاریان وایە لە عقلی خۆیان وایە کە ژنان ئەبێ بەردەوام کۆیلە بن ئەبێ ژنان بەردەوام ژێردەستە بن ژنان مافی ئەویان نەبێ وەکو کەسێک وەکو مرۆڤێک بژێت ئەبینێن زۆرترین کە پەلەماری ژنان دەرێت لەو جێگایە لەو وڵاتانە بە عقلەتی نێر سالاری کارەکەن نەک پیا سالاری خۆ زۆر جارێمە ئەو نێرە لەوێ لە تەسەوری ئەودایە کە دەست بۆ ئەم ئافرەتە ئەبن بە مولکی خۆیان ئەزانن بەوە ئەزانن کە بۆیان هەیە بە هەموو شێوازێک مامەڵی لەگەڵ بکرێ ئافرەت یعنی مامەڵی نابەجیان لەگەڵ بکرێت مامەڵی کڕین و فرۆشتنیان لەگەڵ بکرێت بۆ عقلێتی وا بیرەکەنەوە چونکە ئەوان کە هاتوون کە دەڵێ داگیرکەر کەواتە هەموو شتێک داگیرەکەات لە پێش هەموو شتێک دەست بۆ ژنەکە ئەبن کە پێیان وایە ئەوە ئەبێتە مڵکی ئەوان ئەوە ئەبێتە ژێر دەستەی ئەوان ئەوێ بێتە کۆیلە ئەبێ بەو شێوازە کە مامەڵی لەگەڵ بکرێت کە وەکو کۆیلەیەک سیر بکرێت تەنانەت لە کاتێکە کە مارەی ئەکا لە خۆشی وەکو کۆیلەیەک سیرێکە ئەوە نی وەکو مرۆڤێک سیریکەکەەوە تازە بۆتە خێزانی نەخێر بۆ شێوازە مامەڵی لەگەڵەکە وەکو کۆیلەیەکە ئەبێ ئەو خزمەتکار بێ نەک مرۆڤ بێت کە لەگەڵ ئەوەی ژنان زۆرترین کاریان لە ناو کۆمەلگا هەیە لە چەند لایەنەکەەوە خزمەتی بە مناڵەگەێنن خزمەت بە کۆمەلگا ئەگەێنن و هەروەها لە هەمان کاتەشان بەشانی هاوسەرەکانیان کارەکەن بۆ بژێوی ژیانیان و هەروەها ژنانمان دیوە کە لە جەنگ شەڕەکات دژی داگیرکەر شەڕەکات ئەمانە هەمووی ترسی ئەویان هەیە کە ژنان لە داهاتوو یان ژنان لە کۆمەلگای ئەگەر ئەوان بە کۆلیایەتیان نەکەن ئەوان دژیان ئەوەستنەوە کەواتە ترسێکیان هەیە بەرامبەر بە ژنان بۆیە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ژن ئەەکەن و ئێمە خۆشمان دیومانە دایمە ژن ڕەمزی ئاشتیە لە شەڕەکان هەر ژن دەست پێشەری ئەخەن بۆی بتوانن ئاشتیوای بخەنە بینی هەردوولا لە خێزان زیاتر ژن و ئەکات تەقەبولی هەموو تونند و تیژەکانەکە لە پێناوی ئەوەی کە خێزانەکەی لێ تێک نەچێت و تەنانەت ئەگەر بڵێن لە دەرەوەش لە بەڕێبەرایەتەکانت لە ئیشیش لە کاتیش ژن زیاتر مامەڵەی هاسانتر ینی بە ڕوحیەکی تەقەبولی ئیشەکانەکات و ئیژەکات ئەبینین کە چەند گۆڕانکاری ئەکات لە کۆمەلگا ئێمە دیمان لە شنگال چی قەومە بەڵام لەگەڵ ئەوەشەوە بەرخودانێکی زۆر بەهێزتر ڕوویدا و بەرخودانێکی زیاتر بوو بەڵکو ژنان زیاتر لەوێ چەکیان هەڵگرت چەندین ناوچەماندی چەکیان هەڵگرتووە لە دژی داگیرکەر کە شەڕەکەن ئەجەنگن بۆ ئەوەی کە نەبنە کۆیلە بۆ ئەوەی کە خاکەکەیان بپارێزن ئەم کەمپینە دەست پێشخەری ژنان دژی داگیرکاریە ئەم کەمپینە بەڕاستی بیرۆکەیەکی زۆر باش بۆ دراسە کراوە ئەو جەدوای خرا بەردەمی ئەو ژنانێک کە پێویستن بەشدار بن لەگەڵیان وە بە تایبەتی ئەو ژنانی کە بەردەوام ئیشەکەن لە کۆمەلگا و بۆ هەر چوار پارچەی کوردستان شەبێ بێ جیاوازی بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان و نەک هەر چوار پارچەی کوردستان بەڵکو ئەو ژنانەی کە لە دەرەوەی چوار پارچە کوردستان کە لە تاراوگەن بتوانن هەمومان یەکڕیز بین یەکدەنگ بین بۆ ئەوەی ئەو داگیرکارێکە ئەمڕۆ ئەبینین لە کۆمەلگای ئێمە کە ئەبینین چ داگیرکارێکەیە چەند سنوور بەزاندراوە و چەند ڕۆژانە خەڵکی سیڤیل ئەکوژرێ لە ناو خاکەکەمان بۆی بتوانین لە دژی ئەمە بوەستینەوە و ژنان ئەتوان گۆڕانکاری بکەن بە یەکدەنگی بە یەکڕیزی ئەتوانن گۆڕانکاری بکەن چکە ئێمە دیمان وەک لە شنگال ژنان بەرخودانیان کرد زیاتر ژنان شەڕیانەکرد لە دژی داگیرکاریەکان و هەروەها ئەبینین لە ڕۆژئاوا ئەوەی کە ژن بەرخودانی ئەکاکوە بەردەوام دژی داگیرکاری وەساوەتەوە زیاتر ژنن کە ئەمە ئەکەن کەواتە ئێمە گە هەر چوار پارچەی کوردستان و ژنانی تاراوگەی دەرەوە ئەتوانین بە یەکڕیزی و یەکدەنگی ئەمە بگۆڕین ئەمە بۆ ئەوەیە کە ئەو دەنگە بگات
بگات بە هەموو دنیا کە ژنان ئەتوان گۆڕانکاری بکەن لە کۆمەڵگا ژنان ئەتوانن سەروێر بن ژنان ئەتوانن نەک هەر دژی داگیرکەر بەستنەوە بەڵکو ئەتوان ببنە پێشەنگ لە هەموو جیهان ئێمە خۆمان چووکە بە بەردەوام پشتیوانیەکەینەوە لەگەڵی لە هەموو پێشهاتە تازەکان ئێمە بەشداریمان کردووە بەردەوام لەگەڵ ڕێپێوانەکان دژی ئەم داگیرکاریە ئەبێ درک بەوە بکەین ئەبێ ئەم ئیشە هەر بۆ بژن نییە ئەمە بەڕاستی ئێمە ڕاستە کەمپینەکی دەست پێشخەری ژنان دژی داگیرکاریمان ڕاگەیاندووە بەڵام ئەمە لەسەر هەموو تاکێکی هەر چوار پارچەی کوردستانە هەر لە مناڵەوە بگرە هەتا هەرە گەورەکە هەرە پیرەکان کە لە کۆمەلگا ئاژێن چونکە ئەم داگیرکاریە لێکەوتەی زۆر خراپی لێ دەکەوێتەوە ئێمە دیمانە وەختی خۆی داگیرکاری چی لە کۆمەڵگای کوردی کردووە بەڵکو پەرتەوازەی کردوونە ئێمە چەندین ساڵە کورد هەیە بەڵام بەداخەوە بەهۆی داگیرکاریەکانەوە بەهۆی زوڵم لێکردن لە کورد دیمانە تا ئێستا ئەو چوار پارچەیەکی نەگرتوێتەوە بۆیە ئەکرێ ئەمە بۆ هەموو تاکێکی کوردستان بێ لە چوار پارچەی لە هەر چوار پارچەکە بێ و لە هەموو وڵاتانیش بێ ژنانی باشوور لەوانەیە وەکو ژنانی ڕۆژئاوا و ژنانی شەنگال بە چەک شەڕیان نەکردیوە شانە بەڵام زۆر جار بە قەڵەم زۆر جار بە ڕێی ئەکادمی زۆر جار بە ڕێی لە ڕێی ئەعلامەوە زۆر جار لە ڕێی وتارێکەوە توانیوانە یعنی جێگای دەستی خۆیان بکەنەوە تەنانەت ئەمە هێزی پێشمەرگەشمان هەیە ئەگەر بێتە سەرەوە ئێمە شەهیدیشمان هەبوو کە لە دژی داعش شەهیدێکیش هەبوو ئەو کاتە بەڵام ئەکرێ ئەو ژنانە کە ئێستا لە ناو کەمپینەکە بن و کەیەن بچنە ناو کەمپینەکە دەوریان زۆرتر بێ ڕۆڵیان زۆرتر بێ بۆ گەیاندنی پەیامێک کە ئێمە ژنان هەمومان یەکگریزین یەکگرتوونە ناویەکە دژی هەموو داگیرکاریەک نەکات داگیرکاری تورکیا بەڵکو دژی هەموو داگیرکاریەک بکە بەرامبەر بە کورد دەکرێت و ڕۆژانە خوێنی هەزاران شەهید ئەڕژێت خەڵکی سیڤیل تەنانەت نەک خەڵکی ئەی ژینگەکەمان ئەی ژینگەکەشمان پارێزراو نییە کەواتە ئەکرێ ئەو ژنانێک کە دێنە ناو کەمپینەکە زۆر لەوە زیاتر بێ وە پەیامێکە بۆ ئەو ژنانی کە لە دەسەڵاتن بەڕاستی ئەمانەی کە لە دەسەڵاتن نەک دەسەڵاتی بڵێن دەسەڵاتی حیزبیش ئەوانەی کە پێگای دەسەڵاتیان هەیە ئەتوانن کار لەسەرەوە بکەن کە ئەم کەمپینە گەشە پێ بکەن و ئیشی بۆ بکەن بەدەر لە حیزبەکە بەدەر لە دەسەڵاتەکە کە هەیەی کەسایەتیەکەی خۆی بێنە ئیش لەسەر کەسایەتەکەی بکە و خەڵکی پێ بەڕاستی بێبێنتە ناو کەمپینەکە و ئیشی لەسەر بکرێ دەنجی ئەم کەمپینە بگەێنێتە ئاستی دنیاوە چونکە زۆر ژنی ناو دەسەڵاتەکان هەیە پێگاو دەسەڵاتی خۆی هەیە لەوێ ئەتوانێ بە یەک پەیامی بیندینێتە هەموو وڵاتان کەواتە ئەمە بۆ ڕەئی عام بۆ ڕەئی گشتی زۆر گرنگە